بەناوی خۆی بەخشندە و مهرەبان ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیەکی خۆشەویستمدا بەناوی کاکە ڕەسوول. کاکە ڕەسوول حەز دەکەم سەرەتا خۆت بناسێنی لە بۆ بینەرانمان و کەسانی کە جەنابن ناناسن تۆ لە چ بوارێک کار دەکەی، چیت خوێندۆتەوە، قوتابی چ بەشێکی؟ سەرەتا سڵ کاکە خۆشەویست، پێ خۆشحاڵم کە مەسەلەن ئەمڕۆ بێکۆ دانیشتین گفتوگویەکەین لەباری شتێکەوە، بەتایبەتی کە ئەم شتێک کە مەسەلەن ئەمڕۆ قسەی لەسەرەکەین شتێک نییە کە مەسەلەن ڕۆژانە بە ئاسایی خەڵک قسەی لەسەرکە. لەبەرەوەی خۆ زانین مەسەلەن کاتێک بە عەوامانە ئەژین ئەم زۆرە بابەتانە کەمە بێتەوە. من ڕەسوول کتابی قۆناغی سوارەیەنی بەشی فەلسەفە کە کاتە کۆتا ساڵ، یعنی ئەم ساڵ تەخابوز دەکەین، ئیتر کۆتایی بە خوێندنی بەکەلۆریۆزەیە. پێ خۆشحاڵیشم کە لەگەڵ جەنابتان بەشدارم. کاکە ڕەسوول سەبارەت بە ئەزموونی لەگەڵ فەلسەفەدا حەز دەکەم بزانم ئەزموونی جەنابتان چۆن بووە؟ ئایا چۆن لەگەڵ ئەمڕۆ ڕۆیشتوون، بیر و باوەڕتان چۆن بە سەبارەت بە فەلسەفە بکشتی؟ چکە حەز دەکەم جەنابتان کەسێکی فەلسەفین اینجا ئەگەر ڕاستم پێکا بێت یاخود خۆی کاکە عەلی مەسەلەی ئەگەر ئێمە باسێکی فەلسەفە بکەین، یعنی مەسەلەن ئەزموونی خۆم بەلایەکدا بگەم، فەلسەفە توانین بیکەین لە دوو بەش. ئەو فەلسەفەی کە بۆ نمونە من 4 ساڵی خوێنم ئەمە پێڵێن مێژووی فەلسەفە، بۆ نمونەوە پێڵێن قسەی فەیلسوفێکە، بۆ نمونەوە پێڵێن شیکارکردنی یاخود ئەنەلایزکردنی مەسەلەن بابەتێکی فەلسەفیە. ڕۆژێکی تری فەلسەفی ئەوەیە مەسەلەن پرسیارکردنە، مەسەلەن تێڕامانە، ئەکرێ بۆ نمونە شخصێک خوێنەوارێکی هەر نەبی لە ژیان کتێبێکی نەخوێن بێتەوە کەچی فەلسەفیانە بیر بکاتەوە. کەسایەتیوە زۆرە بینین، مەسەڵەن ڕۆژانە زاریوە هەیە مەسەڵەن لێمان لەنێو پاساینە بۆ نمونە وەکو تەلە بە خەڵکی وابینێ کابرا هەیە مەسەڵەن تەمەنێکی زۆر گەورەشی لە ژیان نەیخوێندوێتەوە، بەڵام لەگەڵەوەشە پرسیاری فەلسەفی دەکات، تێڕامانی فەلسەفی هەیە. بۆیە مەسەڵەن ئەوەی کە ئێمە ئەیخوێنین لە فەلسەفەدا ئەمە پێی ئەڵێن مەسەڵەن خوێندنی فەلسەفە، نەوە بیرکردنەوەی فەلسەفی. ئێمە زیاتر لەناو دوو شتە بکەین. بۆیە هەموو کەسێک مەسەلەن ئەتوانێت بیرکردنەوەی فەلسەفی هەبێت بەبێ ئەوەی فەلسەفەش بخوێنێتەوە، بەبێ بشی خوێنێتەوە. بەڵام بە دڵنیایە بۆی بتێ مەسەلەن لە فەلسەفەیە شارەزابی پێشینەیەک لەگەڵ هەبێ وەکو ئەکادیمیە، بەڵام وەکو لایەنە عەوامەکەی ئەتوانن بڵێن مەسەلەن ئێمە هەر لەگەڵ دایبوونی خۆمانەوە ئێمە فەلسەفەی لە ناخوانێ، فەیلسوفێکی بۆ خۆمان لە ڕوانگە عەوامەکەی نەوەک ئەکادیمیەکەی. من باسی ئەکادیمیەکەی ناکەم، بۆ نمونە تۆ کتێب ببی بە فەیلسوف بابەتێکی قوڵترێ بەس بە بیرکردنەوە ببی بە فەیلسوف، منەوە ناڵێم، من لایەنە عەوامیەکەی ئەڕۆم. تۆ کاتێک پرسیارەکەی ڕۆڵ مناڵی لەژیان، یعنی ئێمە یعنی ڕۆڵی کەسایەتی فەلسەفی یاخود شەخسی فەلسەفی بریتیە لەوەی کە پرسیارەکەن. من زۆر جۆمانەها لەما بێڵێ مەسەلەن تێسەرجێ لەو وەڵێ مەسەلەن مناڵێ زۆر پرسیار بکە شتێکی باشە، کە پرسیارەکە مەسەلەن پرسیارەکانی زۆر ئاسانیژن، زۆر سەهلیژن، زۆری بەرەو بەدایک و باوشەوە لەبەرچی لەبەری پرسیارکردن باش لە بچووکترین شتی شۆ تا گەورەترین شتی. بۆیە فەلسەفی پێت دێ لە بیرکردنەوەی ئازاد، پرسیارکردن بە ئازادانە. بە دڵنیایە ئەوەش پێویستی بە ژینگەیەکی بەڕای ئەم ژینگەیە ڕەخساوە لێرە ئەم ژینگەیە خۆی ئەگەر من نابێ بێنە سەر ئەو لایەنەوە کە ڕەخساوێنە، بەڵام ئەگەر بێنە سەر ئەو لایەنەی کە فەلسەفە پرسیاری فەلسەفی پێویستی بە ژینگەیەکی ئازادە، بیرکردنەوەی ئازادت هەبێت، لەوەی کەس تەداخولت بکات، لەوەی کەس بۆ نمونە سنوورێک بۆ بیرکردنەوەکانت دابنێ. ژینگەی فەلسەفی، ژینگەی بیرکردنەوەی فەلسەفی دەبێت بەو شێوازە. من باسی کۆمەڵایە ناکەم، بەڵام حەز دەکەم بزانم یەکەم ڕەخنە بینیتان چ بوو؟ یعنی تۆ وەکو بیرکردنەوەیەکی کاتێکە بە فەلسەفی بیر دەکەیەوە ڕەخنەی جەنابتان چییە لە عەوام؟ خۆی کاکە عەلی خۆشەویست، ئینسان کاتێک بە فەلسەفیانە بیر دەکاتەوە، کاتێک پرسیارەکەی لەنێو کۆمەڵە کەسانێکە بۆ نمونەیەوە 10 کەسن لە شوێنەکە بێتەوە کاری دەکەن، باشە؟ تو کاتێک لەنێوم 10 کەسە بۆ نمونە سەرپەرشتیاری کارەکە
کارێک دەکاتن ئیشێک دەکاتن کە غەدرە لە ئێوە زۆڵمە بەرامبەرەوە لەنێو دە کەسە هەر نۆ کەسیان قبوڵیان تەواو لەبەرسی لەبەر مەسەڵەن پاریان نەبڕدرێن بژێویەکەیان نەبڕدرێن تۆ تاکە شخصی تۆ تاکە ئینسانی لەو بینە پرسیارەکەی بۆ کە پرسیارەکەی بۆ لەنێو نۆ کەسە لێرەوە ئینسان تووشی نامۆیە بێت ئینسان تووشی شتێکە مەسەڵەن پێڵێن نابۆبوون کە نابۆبوون لە نێو فەلسەفەدا چەند پێچی قوڵە چەندی فەیلسوف باسییان کردووە بۆ نمونە ئەلبێرت کامۆ باسی نامۆبوون نەکرا هەر کتێبێکی هەیە ڕۆمانێکی بەناوی نامۆ کە باز بۆ نمونە لە ئینسانێ دەکا کە دوورە دەستە لە کۆمەڵگا نەوەک بەمانە وشەیەکەی دوورە دەستبی نەخێ بەمانە مەسەڵەن هزریەکەی بەمانە فەلسەفیەکەی ئەوەی ئەو ئەیکە ئەوە نیە کۆمەڵگە ئەیانەوێن بۆی لێرە تووشی نامۆبوون تووشی تێڕامانەوێ هەر بۆیش لێرەوە وەکو نامۆی وەکو بێگانەیە چەند وەرجێڕانێکی هەیە بێگانە نامۆ بەڵام ئینگلیزی پێوترە سترێنجەر بە عەرەبیەکەشی پێم وایە وەرجێڕانەکەی ناوی غەریبە بۆیە تۆ کاتی مەسەڵەن بیرکردنەوەیکی جیاوازت هەیە لەوانی تر ئەتوانی ئینسان لێرەوە هەست بە نامۆیی بکە نێوێڵمە زۆر کاکە ڕەسوڵ باسی فەیلسوفێکی مەزن کرد کامۆ حەز دەکەم بزانم بیر و ڕای ئەوی چییە سەبارەت بە کۆمەڵگای یاخود ئەگەر دەتوێت بەگشتی باسی بکەی ئاساییە بەڵام حەز دەکەم بزانم بیر و ڕای ئەوی چییە چونکە کامۆ لەناو کورد کاکە ڕەسوڵ لەگەڵ پێکردی کامۆ وەکو شتێکی ئاسایی ئەو هادەبەخشێت بەڵام کەم لە کەسێک شارەزا دەبیستین چکە بەڕاستی جەنابشت تاخەڵاری شارەزا حەز دەکەم پەیوەندی فەلسەفە و کامۆمان لەبوو بکەیەوە خۆی لە بینە سەر باسی کامۆ ئەلبێرت کامۆ فیلسوفێکی فەڕەنسی بووە گەرچی مەسەڵەن زۆرینەی کات خۆی وتوێتی من فیلسوف نیم بەڵام کۆتایی لەبەر فیلسوف بانجێ بەڵام فیلسوفێکی ئەوەنە تۆڵ نییە تۆ ئەوانی تر بە ئەکادیمیا بخوێنوێت بۆ شێوازە نییە بەرگشتی کتێبەکانی شانۆنامەن ڕۆمان ئێمە دێت مەسەڵەن کتێبێکی بەنمونە بینینەوە هەموو ئەفسانەی سیزیف مرۆڤیە ئەفسانەی سیزیف خۆ دەست پێ بکەین ئەفسانەی سیزیف یەکێک لەو کتێبانەی کە پەنجە لەسەر بابەتێک دەیانێ ئەویش بێمانەی ژیان ئاخۆ ئێمە چۆن لەگەڵ ئەم بێمانایە هەڵبکەین ئایا دەتوانین لەگەڵ ئەم بێمانایە هەڵبکەین بژین یان ئەوتە کۆتایی بەم بێمانایە بین ئەگەر ئێمە باسێکی سیزیف بکەین بە کورتی سیزیف کابرێکی لێ هاتوو بووە لە قسەکردن لە هەڵخەمەتاندن مرۆڤێکی بەتوانەش بووە بۆیە بۆ شێوەیە لەلایەن زیوسەوە سزا دەدرێت بۆی کاتێک مەسەڵەن ئەبێ بەردێکی مەسەڵەن خڕۆ کاتە سەر تیایە باشە بەڵام هەر کاتێک بەردەکە دەباتە سەر تیایەکە بەردەکە خڕۆ دەبێتەوە خوارەوە هەمەش سزایەکە هەتایە ئەبێ بە شێوەیە بێ باشە کە هەردیش نارەوە دووتری تیاکە ئەلبێرت کامۆ دێت چیمەوە دەکە نمونەی ژیانی ئێمە نمونەی ئینسان بە ئەفسانەی سیزیف دەیێنێتەوە ئێمە هەمومان مەسەڵەن سیزیفێکی ئاخۆ مەسەڵەن ئەمە لە ئازار پێردێنێ مەسەڵەن باسی دەکە ژیانی ئێمە لەسەر ئازار پێردێتە وەکوی سیزیف کاتی ڕووبەردە خڕۆ لەبەر سەرەوە دووبارێتی خوارەوە ڕێک پێناسە ژیانی ئێمە دەکە بەڵام خودی ئەلبێرت کامۆ هەر لە کۆتایی کتێبەکە لە چەند شوێنی کتێبەکەش ئاماژە بۆ دەداتن کە خۆکوشتن هەرگیز چارەسەر نییە بەڵکو تاوانیشە بەرامبەر خود بۆ ئەویش خۆکوشتن بە چارەسەر نازانێت جوانن واتە ئەگەر چی هەندێک کەس دەوانێت ئەم گوتارانە بقۆزنەوە لە بۆ خۆکوشتن بەڵام لە باسیدا تەماشا دەکەی ماهیەتەکەی ئەوانە ڕەنگە فەلسەفەیەکی زۆر جوانتری لەبری بێت هی ئەلبێرت کامۆ لە چاو کەسێک کە بە ساختە شتێکت پێ پیشان بدە زۆر چاکە کاکە ڕەسوڵ سەبارەت بە فەلسەفە خودی فەلسەفە کە جەنابەت تیایدا بووی لە دوای ئەلبێرت کامۆ تۆ هیچ کەسێکی دیکە حەز دەکەی مەسەڵەن کاریگەری هەبووە لە
لە هەندێک لە بیرکردنەوەکانی ئەگەر چی نوانێ ئێستا ژێ کاریگەری نەبی ئاسایی خۆی کاکە عەلی خۆشەویست بە دڵنیاییەوە نەوەک من بەعامەتەن لە ڕۆژشتێ لەوێ کەسانی کە خوێندنەری بۆ نمونە فەیلسوفێکی وەکو ئەلبێرت کامو و ڕۆمانەکانی ئەلبێرت کامو لە هەمان کاتیشە یعنی توانین بڵێن بەدەست خۆیانە بەڵام لە هەمان کاتیشە ئەبنە خوێنەری مەسەلەن نووسەرێکی یاخود دەرۆشی کارێکی ڕووسی وەکو دۆستۆیڤسکی یاخود وەکو لیۆ تۆڵستۆی خوێنە بچین بۆ ئەو بەری دنیا وڵاتێکی وەکو ژاپۆن ئەبن بە خوێنەری ئوسامو دازای یاخود هاروکی موراکامی لەبەرچی لەبەرەوەی بێمە جیازی لە نێوان لە فەلسەفەیە جیازی لە نێوان شتێک بکەین فەرسەیمە ئەمانە لەنێو چوارچێوەی بوونگەرایی یاخود ئەنگلیزی پێوە دەوترێت ئێگزیستێنشیالیزم خۆی ئەگرێتەوە واتەوانە کامەش بوونگەرە بۆیش تۆ کاتی بۆ نمونە ئەلبێرت کامو خوێنیتەوە خولیای ئەوە دەبێت بۆ نمونە تۆ دەست بۆ دۆستۆیڤسکیش ببێ ئەدرسی دۆستۆیڤسکی ئەوەنە بە ئاشکرا بوونگەراییەکەی نییە بەڵام لە کۆتاییدا یعنی بێهودەییەت لە کتێبەکانی لە ڕۆمانەکانیدا درک پێ دەکەی ئەدرسی مەسەلەن لەگەڵەوەی توانین نووسەری ڕۆمانیشە دۆستۆیڤسکین لە هەمان کاتیشدا دەروشیکارێکی زۆر بەتوانێت کە لە دوای خۆش ئەو دەروشیکارانەی کە دێ هەمیشە سوودیان لەوە کردووە کاکە ڕەسوول سەبارەت بە بوونگەرایی بەڕاستی حەز دەکەم چەمکە چی پێناسیم چەمکە بکەین بەجددی چکە ئەوەندەی ئەمە بزانم بوونگەرایی واتە تێگەیشتن لە بوونی خۆت وەکو تاکەکە ئەمە ڕاستە یاخود شتێکی دیکە بەزەڵنیایە قسەکە دوایە ئێمە کاتێک مەسەلەن باسێکی ئەلبێرت کامومان کرد ئەلبێرت کامو ئینسانێکی کوزگەرا بووە فوتگەرامە بەست بەڵام سێکرا ئەبێمە جیازی لە نێوان چەند شتێک بکەین کە ئێستا خەڵک تێکەڵ کردو بتێنە نەتێت چۆن ئێمە بە جیازی لە نێوان بێهودەیی پوزگەرایی لە هەمان کاتیشدا ڕۆژبینی بکەین بێهودەیی مەسەلەن فەیلسوفێکی وەکو ئارتر شۆپنهاوەر ڕۆژبینەرا بوو لەو بەرەی مەرسینۆ سەر ئەلبێرت کامو پوزگەرا بوو باشە کەسی لە بەرەی مەرسینۆ سەر ژان پۆڵ سارتر لەمەشە نایالیزم بوو یعنی نایالیزم ئەچێت تۆ چوارچێوە بێهودەی بەڵام جیاوازە ئێمە ناینە سەر و باسە ئەرز بە کورتێک ئەمانە هەمووی لە چوارچێوەی باوەڕ لە خوێنەویش ئێگزیستێنشیالیزمە ئێگزیستێنشیالیزم یاخود بە کوردیەکەی بوونگەرە ئێمە پرسیارێک مەسەلەن ئێمە بە شێوەیەکی پێناسی بکەین بە شێوەیەکی بوونگەرا چییە کەسایەتیە بە کەسێک دەگوترێت مەسەلەن کەسێمە وەبزان ڕێشە چیز نییە سقراط یان ئەفڵاتون یەکێک بوو لە فەیلسوفانی هاتە بۆ ناویانی هێندێ بە تایبەتی سقراط فەلسەفەی ئەو لە ئاسمانە هێنا خوار لەبەرەوەی فەلسەفەی پێش سقراط بریتی بوو لەوەی کە فەلسەفە مەسەلەن لە سەرەتای بوون دەکۆڵدێنێرە مەسەلەن لە سەرەتای بوونیان دەکۆڵدێەوە بوون لە چێوە هاتووە لە ئەو هاتبوون لە قاد و جزێکی و لە فەیلسوفانی کە پێش سقراطەوە وسیەوەی بوون لە چۆر مادە سەریاڵ ئاو ئاگر خاک هەوا بەڵام دوایەوەی کە سقراط هات باشە ئەلبەتی سقراط لە ژیانی فەلسەفەشی نەخوێندووە بەڵام فەلسەفە هێنا ناو کۆمەڵگا ئیش لەسەر کۆمەڵگا بکەین دوای چەندین سەدە بێ چەند دەها ساڵ فەلسەفەی ئێگزیستێنشیالیزم هات بە تایبەتی کە سۆرین کیرکگارد سۆرین کیرکگارد بە دڵنیایە و بوونگەرا بەڵام سۆرین کیرکگارد قسەیەکی هەیە خۆی نایالیزم بووە کە بەکاتە بێهودەیی قسەیەکی ئەڵێ ژم بێنم پەشیمانی ژن نەهێنم هەر پەشیمانم خۆم بکوژم نەکوژم هەر پەشیمانم ئەمە بێرێ لێرەوە بە دیار دەکەوێت کە چەندی بێهودەیی زاڵ و مەسەلەنیسانەیە کە لە ژیانیدا لە ژیانی خۆیدا شتێ بەسەردا زاڵ ژیاننامەی سۆرین کرداویش بخوێنەوە لەگەڵەوەی کە شخصێک ئاینیز بووە ئتیادە بە دیاری بەڵام بەعامەتەن من ڕۆمانەکانی دۆستۆیڤسکی وەکوتم یعنی زیاتر دەروشیکاری بۆ لەوەی فەیلسوفێک بوو بەڵام کۆڵی لەوە ناکرد کە دۆستۆیڤسکی فەیلسوفێکی بووە ڕۆمانەکان یعنی پێم وایە مەسەلەن ئەو ڕۆژە ڕۆمانێک خوێندەوە بەناوی برانی کارامازۆف
ڕاستەکەی نازانم چۆن وەسفی ڕۆمانە بکەم وشەی نادۆزمەوە دەتوانێت ڕۆمانە وشەی نادۆزمەوە بۆ وەسفکردنی ئەم ڕۆمانە چۆن ئەوەندە بێت لەبەر مەزنی ئەم ڕۆمانە ئەتە پرسە تەواو نەکردووە دیێڕێکم ئەخوێندەوە یعنی ئەبووە بۆ چەند ساتێک مەسەڵەن بیرم لەو دیێڕا کردەوە تێڕامانم لێ کرد یعنی شتێکی سەیی بوو ئەم جۆرە ڕۆمانانە یان ئەم جۆرە مەسەڵەن کتێبانی کە خوێندومەتەوە کەم بوونە بەم شێوەیە بەتایبەتی یەکێک لەگەڵ وەشتا ڕۆمان بێت هەر بۆی ڕۆمانەکانی دۆستۆیڤسکی لەلایەک لەماشێک لیۆ تۆڵستۆی ڕۆماننووسیشی بەتوانایە فیلسوفیشی بەتوانایە کۆڵی لەوە ناکرێ بێهودەیی یاخود پوزگەرایی تریشمان هەیە وەکو ژان پۆڵ سارتە سۆری بیرگەگات بەڵام ئاینی چە دەچنە ناوخانەیان ئاینی فرێدریک نیچە ئایا بوونگەرایە یاخود نایدەستە وابزانم ئەو خۆی ئێستا کەش لەگەڵ دابێ فرێدریک نیچە زیاتر بەڕەخ نەگرێت نادەگرێوە لەوەی کە فیلسوفین بەڵام من پرسم کۆڵی لەوە ناکرێت کە ئەویش فیلسوفین بووە فرێدریک نیچە بە حکمی لەنێو کۆمەڵگەیە دەژیاوە فرێدریک نیچە سێکە ئەسپەر دەبینی لە دوورەوە پێم وایە ئەسپەر نەکردبێ دەبینێ لەنا خاوەنەکەیەوە ئەسپەرەی دەدرێتە بۆ ڕاکردن بەرە ڕووی ئەسپەکە دەڕاتم دەست لەمری ئەسپەکە دەکەم سەری ئەسپەکە مازەکەم دەڵێ بەس من لە ئازاری تۆ تێدەگەم لێرەوەی سەرەتای شێدبوونی نیچە هەتا دوای 11 ساڵ هەتا دوای نەمانیشی شێدبوونی بەسەرەوە بەدیار دەکەین نیچە ئەگەرچی مەسەڵە زۆرەی خەڵک بە نایاڵیزم یاخود بە پوزگەرە ناویان بردووە بەڵام نیچە لەوە قوڵترە کە ئێمە لە یەک وشەدا کۆی بکەینەوە جوان کاکە ڕۆستم ئایا بوونگەرایی یاخود وەبزانم بێهودەی ئەم قسەی من ناکردو ئێستا دێکم ئایا لە جیهانی مۆدێرندا ئێستا ئەمە لە جیهانێکی مۆدێرنا پۆست مۆدێرنا ئەو بوونگەرایی و پوزگەرایی و ئەم چەمکانە چۆن دەبینی چیان لێ هاتووە چیان کەسی لێ هاتووە کاکە عەلی لەو ڕۆژ سێ فیلمێکمان کرد تەماشا فیلمەکە دەکەیت تەکسی درایڤەر پرسیدا لە سەدەی ڕابردووش فیلمەکە کاری دەرهێنانی بۆ کراوە بۆتەوە لەلایەن مارتن سکۆرسێزیەوە کارتەری سەرەکی ڕۆبەرت دینیرۆیە شکل و فیلمانی کە باسی شۆفێرێکی تەرسی بە تەنها بە شەوان کار دەکات شۆفێری کە مثلا بە ڕۆژ کاری تری نییە تەنها بە شەو نەبێت شۆفێرەکە تووشی ئینسۆمنیا بوو ئینسۆمنیا بەواتە کوردیەکەی خەڵزڕانە ناتوانێت بخەوێت باز لە شخصێک دەکات باز لە کەسایەتێک دەکات کە بەناوی تراڤێس مثلا کەسایەتێک کە تەنهایە ئەگەرچی چواردەڕۆکەی پڕی خەڵکە ئەگەرچی مثلا بیناکان بەرزتر دەبنەوە چوار دیوار لێ دەدرێت و چیمە تۆی لەژیرێتەوە و بینایان بەرزەکرێتەوە کەچی ناخی مرۆڤەکان خاڵێتر دەبێتەوە تەکسی درایڤەر باز لەمە دەکاتن باز لە کەسایەتێک دەکاتن وەکوتم تراڤس مثلا تەنهاییەک و بۆشایەکی زۆر لە ناخیدا هەیە مثلا یەکێک لە دیمەنەکانی فیلمەکەوەیە کە بە تەرسەکەی بەسەر شەقامەکەدا لە ڕۆبەشە ئەڵێ ڕۆژێک دێ بارانی شەڕاستەقینە دەبارێت و تەواوی پیسەکانی ئەم شارە پاڕ دەکاتەوە ئەمەش لەو دیێڕانی کە هەست بە نامۆبوونی شخصە دەکەی هەست بە نامۆبوونی ئەم کەسایەتیە دەکەی بوونەرایی بێهودەیی لێرەوە سەرهەڵ دەدا تۆ گرنگ نییە لە سەر دەمێردن هەرچی ئێستا ئێمە دنیایکی مۆدێرنە دەتوانم بڵێم ناچەی یاخود مەسەڵەن ناوەڕاستی ئەوەیە کە ئینسان هەست بە نامۆیی بکات تۆ سێرکە وەرە ڕۆی تەم شەقامانە دوڤەی هاتو چۆ سەیارە و مەسەڵەن دەنگ لە دەنجی خەڵک و قسە و ئاسێکم قەرەباڵێ کەچی ناخۆز بە تەنیایەکەمە هێربوونە پرسیارە لە کەسێکیان پرسیارەکە لە تۆ بکەم هۆکارەکەی چییە بە دڵنیایە هۆکارەکەی لەگەڵ بۆ دنیای مۆدێرن یاخود ئیندیڤیدوالیزم تاگەراییە مەسەڵەن لێرەوە ئینسان هەست بە تەنیایی دەکات نە بەڕۆ عەوامەکەی هەست بە تەنیایی مرۆڤێکی تەنیا بەکرێ بۆ تۆ کەسانێکی ئازیزتەوی کەسانێکی خۆشەویست چواردەوەرد هەموو کەسانی خۆشەویست بەڵام هەست بە تەنیایی هەست بە تەنیایەکەی مەسەڵەن ئەکرێ
مرۆڤ کەسەکان ببینێ بەڵام هەستیان پێ نەکە ئەکرێت تۆ قسە بکەیت بەڵام هیچ شێشیش نەبێت بۆیە مەسەڵەن تەنیای مەسەلەیەکی لەوە قوڵترە بۆ نمونە تۆ کەسێک بێتە ژیان تۆ تەنیایەکە کۆتایی پێ بێنێ مەسەلەیەکی زۆر لەوە قوڵترە تۆ بۆ نمونە بە کۆمەڵە کەسانێک تەنیایەکە ئەگەر چی بۆ نمونە تۆ کاتێک پیاسێنێ لە کۆمەڵە هاوڕێیەکەی تەنیایەکەت بۆ ساتێک نامێنێت ڕۆنزاری وا هەیە بۆ نمونە لە نێو پیاسەیەدا لە نێو چونە دەرەوەدا لە نێو دانیشتن و گاڵتۆگەپەدا دووبارە دامۆبوون دەردەگرێتەوە بەشپی دووترین دامۆبوون لە فەلسەفەدا وتم لە دنیای مۆدێرندا ئەم شتە زۆر زاوە بە تایبەتی ئەگەر ئێمە وڵاتانی ڕۆژئاوا وەکو نمونە ببینینەوە کەم ڕێژەی خۆشتن تێدا زۆرە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە مەسەڵەن کار لەسەر تاگەرایی کراوە تاگەرایی لایەنی پۆزەتیڤیشی هەیە لایەنی ئەرێنیشی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوە لایەنە نەرێنیەکانیتی کە ئینسان هەز لە تەنهابوون دەکات لە ناخەو وشەیە گەورەی دەبێت دینارەکان بەرزن ناخەکانیش خاڵی تر ڕاستی تعبیرێکی زۆر جوان بوو ئایا کاکە ڕەسوول ئەم جیهانێکی ئێستا ئێمە تێدا بەڕای تۆ بینەرانەوانەیە حەز بکەم بزانن چارەسەرێکی هەیە کە تۆ بە چارەسەر ناوی بێ ئایا بە دوای چارەسەر دەگەڕێ یاخود واقع هەندێک جار ناچاری واقع بوو بەس چارەسەر بۆ تەنهایی ڕەنگە هەمی چەمکە چارەسەر بۆ تەنهایی وەکەوەی کە باسم کرد تەنهایی مەسەلەیەکی زۆر قوڵترە مەسەلەی زۆر قوڵترە لەوەی مەسەلەن ئێستا هەیە ئەڵێ هەم بە ڕوو عەوامەکەی ڕۆژێ بۆ هاوسەرگیری بکە بۆ تەنهاییەکە نەبێت بەڵام مەسەلەی ژنهێنان یاخود مەسەلەی تەنیایی لەوە قوڵترە بەمانە فەلسەفیەکەی هەر ئینسان خودی خۆی کاینێش تەنیایە هەر لەگەڵ لە دایکبوونی و هەتا کە دەبێت ئینسان کاینێش تەنیایە بۆتە تۆ کاتێک هەست بە تەنیایی دەکەی ئالێرەوێ مەسەلەن هەست بوونی خۆت دەکەیت بەڵام من پێم وایە تاکە سەرچاوێ مەسەلەن بۆ بەختەوەری ئینسان فەلسەفە شەڕقیەکان شەڕقی ئەمە چارەسەرێکە لە بەرامبەر فەلسەفە عەدەمیەکە لە بەرامبەر پوزگەراییەکە وەکو چارەسەر نایبین فەلسەفە شتێکی جوانە ڕەخنەگرتنە ڕەخکردنەوەی بیرۆکەی پێش خۆیەتی دووبارە داڕژرانەوە نەو ڕەخنێشی مەسەلەن ڕوخێنە ئەو ڕەخنێنە بمانە عەوامەکەی ڕەخنێشی فەلسەفی دووبارە داڕژرانەوەی یاخود داڕژانەوەی بیرۆکەکان یان بیرۆکەیەکی نوێ شتێکی فەلسەفی فەلسەفەی ڕۆژهەڵاتی مەسەلەن فەلسەفەی بودایە مەسەلەن سۆفیزمە تاکە سەرچاوم بۆ دڵخۆشی ئینسان بۆ بەختەوەری ئینسان لەڕۆ فەلسەفیەکەی بەڵێ بە دڵنیام لەڕۆ فەلسەفیەکەی ئاتان بەڕای تۆ ئاین جێگلەوەی تەنیایی دەبێت ئەوە بەڕامەکەەوە جوانە کە چیوە ناو سۆفیگەری سێکە ئەو ڕۆژە لە هەر لە کتێبێکی دۆستۆیڤسکی بە ناوی تاوان و سزا تاوان و سزایە قسەیەکی هەیە دەڵێتن ژمانەی ژیان زۆر لەوە زیاترە کە مەسەڵەن تۆ لە دایکبی بەڕۆی ئیش بکەی پێی بووی دواتر بمری بەڵکومانەی ژیان لەوە خۆی دەبینێتەوە کە شتێک بدۆزیتەوە بۆی بژی ئەلبێت هەموو کات لەسەر چی دەکاتن لە کتێبی ئەفسانەی سیزیف دۆزینەوەی مەسەلەن ماناوێت کە یاخود دۆزینەوەی چێژە لە نێو ئازارەدا مەسەلەن ئێمە فەیلسوفێکمان هەیە بە ناوی میامۆتۆ موساشی فەیلسوفێکی یابانیە ژاپۆنیە زیاتر تەقریبەن فەلسەفەی بیرۆکەی بودیزمی بەسەرەوە زاڵ هەر خۆشی مۆن بووە کە مۆن بەکردەکەی مۆسەلەندا قەشەی بودی وەکو قەشەیەکی بودی بووە بەڵێ هەر خۆشی وا بووە لەگەڵەوەشدا ساموڕایش بووە کە شەشێرباز بووە ئەو دەڵێتن چی دەڵێت مانای ژیان بریتیە لەو شتێک ئێستا دەیکەیت هەر شتێک کە تۆ دەیکەیت ئەمە بریتیە لە مانای ژیان بۆ نمونە تۆ دەڵێ ئێستا زۆرینەی زوزاری وهەیە دێتەوە بێمان
کە مەسەڵەن خەونێکی داناوە کە دەنێت بەو خەونە ئەی دوای ئەم خەونە چی دوای ئەم خەونە ئێمە ئەنیمەیشنێکمان هەیە بە ناوی سۆڵ کە لەلایەن دیزنی و کاریگەرهێنانی بۆ کرا ئەنیمەیشنی سۆڵ لەسەر بیرۆکەیە پێکاتوە تقریبا دەتوان بڵێم بۆ فەلسەفە ژاپۆنی بیبەستمەوە فەلسەفەکەی میامۆتۆ موساش فەلسەفەی بودایە کە باز لە پیاوێک دەکاتن باش بەس یعنی بە وردەکاری و نەسی ناوی نوێشتەکە باس ئەنیمەیشنەکە ناکەم باسی پیاوێک دەکاتن کە خەونی ئەوەیە ببێت بە پیانۆژن بەڵام پێشەوەی بگات بە خەونەکەی پێوەندە باندێک بەکار بکات دەبرێتن دوای دەبێت دەچێتە زیانی ڕۆحەکان لە زیانی ڕۆحەکان دووبارە هەلێکی پێ دەبرێتەوە کە ئەو خەونەی بێنێتە دی کاتێ لەو هەلێک پێ دەدرێ و دەگات بە خەونەکەی دوای ماوەیە تووشی نابوو دەبێت ئەی ئێستا چی یعنی من لە هەموو ژیان بۆ خەونی من بوو بەڵام ئێستا من ئەوە نەبوو کە بیرم لێ دەکرد ئەو بەختەوەریە نەبوو بووی بە سەرۆشی دەستەکە یاخود باندەکە دەڵێت کە ئافرەتێکە پێی دەڵێ من هەموو ژیان لە ناویم بوو بۆ خەونی من بەڵام ئەو بەختەوەری کە بیرم لێ کرد بۆ شەوێ نییە ئەویش دەڵێ ماسێکی مناڵ لە باوکی دەپرسێ کە ماسێکی گەورەترە لەو ئەڵێ باوکی باسی یعنی ماسەکە کە مناڵە کرد بە ماسەکە بە باوکی ئەڵێ باوڵە ئەمێ بچمە ناو دەریا ئەڵێ لەبەر ئێستا خۆم لە ناو زەریا باشە بەژە خۆ ئێستا لە نێو ئاوی ئەیژە ئەخر نا ئەمێ بچمە ناو دەریا لەبەرەوەی گەورەترە ئەڵێ باشە ئەگەر ئەوە چویت بەڵام ئیژە کۆتایی هەر ئاوی تۆ ئەگەر گرێتی ئەوەش نییە کاتێ بچیتە ئەوێ ئەو بەختەوەریە کە ئێستا بیرت لێ کردوتەوە ئەمان و بەختەوەری ئەبێ کاتێک دەبێ بە خەونەکە ئەکرێ و ئینسان بۆ ماوەیەک بەختەوەر بێت بەڵام مەسەلەن ئەو بەختەوەریە وکە خراوت بۆ کردبوو بۆیە ئەمە پرسیارە بۆ ئینسانە بەزێ دەهێڵێ بۆ ئینسانانم بەزێ دەهێڵێ کە خەونێکیان هەیە بەڵام وەکوتم فەلسەفەی میامۆتۆ موساشی بیرۆکەی هەر کارێک ئێمە دەیکەین بەختەوەریە بۆ ئینسان ئاوازێکە بۆ ئینسان بۆ من منم ئەم زەبا هەڵەگرم و مەسەلەن لێ ئەخۆمەوە ئەمە ئامانجێکە بۆ میامۆتۆ موساشی کار لەسەر ئەمەیە بەرز من خاندنی بە بەها زانینی هەموو شتانی کە لە چوار دەورتە هەموو شتانی کە لە چوار دەورتە کاتێ تۆ شتەکانی چوار دەورت بە بەها دەزانی وەکو خۆی سێیان دەکەی لە زیاتر لە کەمتر و باشە و خراپە لە هەموو شتەکان دەبینی لێرەوە ئینسان زۆر بەکەمی تووشی بێهودەیی دەبێت ئەگەرچی وەکوتم ژیان یاخود مانە واقعات هەر لە پێش سقراط و لە پێش ئەفلاطون و هەر تاکو ئێستاش ئێمانە پوزرێنەی لە خۆ ڕاو نهاتووتە بوو پوزرێنەی لەسە و بنەمای تایبەت بەخۆی هەیە کاکە ڕەسوول ڕەنگە کەسێک بڵێ ڕەنگە کەسێک لەگەڵ ئەم وتارێت و دانێت چۆن ڕەنگە بڵێ من هەر ڕۆژ بینم یعنی من هەر ژیانشم خۆش بێ هەر ڕۆژ بینم بینی وا بوومە خاڵ هەندێک کەسێ دەستیان لە خۆیان بەردێن ئایا ئەوانە دەتوان بگەڕێنەوە یاخود چۆن خۆی سێر دەکاتانی ژیان وەکوی لە ڕۆ ئەگەرکامەیەکە و لە ڕۆ ئەستانە سیزیفیەکە و ژیان بریتێ لە ئازار فێدەمیچڵێ ئەو ئازاری کە ناکوژی بەهێزترین دەکات باشە ژیان خۆی پێر دێ لە ئازار بۆ ئینسانێک بیەوێ لە سەرەتا تا کۆتایی لەرێ بەختەوەری دابێتن شتێکی مەحاڵ بەختەوەریش بابەتێکی ڕێژەیە بەختەوەری مەسەلەن لەژنێت و شتە چییە شتەشی ترە شتە ئەتوو بەختەوەر دەکات ئەمە شتەشی تر بەختەوەری نەکات باش شتێکی تر دڵخۆشم نەکات ئەبێ جیازە لەناو دڵخۆشی بەختەوەریش بکەین بۆ نمونە دڵخۆشی بۆ نمونە ئێستا من لەگەڵ توێ دانیشتوم ئەم گفتوگۆیەکەی پێوەی دڵخۆشم بەڵام ئەکرێ ئینسانێکی بەختەوەریشم لە ناخەوە بۆ نمونە ئەکرێت تۆ خێزانێک تێنێت مەسەلەن زۆر دەوڵەمەندی لە هیچ شتێک کەم نەبێت بەڵام بەختەوەر نەبێت
ئاکرێت کۆمەڵشتانێکە من دڵخۆشت بکەم بەڵام بەختەوەر نیم باشە بەڵام ئەکرێت تۆ لە ڕۆیەکی ترەوە هەژاری باشە مەسەلەن ئەوەت نەبێت کە دەوڵەمەندەکە لەبەردەستێتی بەڵام ئەکرێت لە ناخۆ بەختەوەر بی بۆی بەختەوەری شتێک نییە بڵێ مەسەلەن بەمە دێتە دی بەمەش دێتە دی هەلبێت کامۆ هەندی لە ئەفسانەی سیزی خۆ باسی دەکرێت بەڵێ لەر بەدای بەختەوەری داڕاکەی زنار ئەڵێ هەم تێکی هەیە ئەڵێ تکایە هەر خۆی خۆی ماڵ ئەڵێ تکایە هەرگیز هەوڵی ئەومەدە ئەزمموی هەموو شتە بکەی لەنێ ئەم دنیادا تەمەنی ئێمە سوێردار بۆی کە لەبەردەستە بۆی کە هەتا بە نرزی بنرخێنە بە بەهای بزانە شتەکە وەک خۆی وێنە و کاکە ڕەسوول ببوورە لەوانەیە قسەش پێ بڕۆت کەواتە لە کۆتاییدا ڕەنگە ئەم ڕێبازە بوومگەراییانە دەتوان بڵێ ئەم لەقانێکە لەو بوومگەرایە دەبنەوە ڕەنگە لە بۆ باشتربوونی مرۆڤ بێت لە کۆتاییدا چونکە ئەوەندەی ئەمن بینی بێتم هیچ ڕێبازێک لەوانی ناڵێ بڕۆ خۆت بکوژە یعنی تەنها هەز دەکەم ئەدەبیە زیان یعنی شتێکی ڕاستەوخۆ نییە پێت بڵێ ئەنجامی بدە وەڵە باسم کرد هەر خودی ئەلبێر کامۆ دەڵێ چی دەڵێ خۆکوشتن لە ناوبردنی خۆت تاوانە هەرگیزە و هەرگیز چارەسەر نییە بۆیەش ئەمە شتێکی بتوانین بڵێن دژە بیرکردنەوەی بێهودەییە کە خۆکوشتن چارەسەر بێت بۆی باوەڕم بە بێهودەیی شتێکی مەسەلەن پێت بڵێ بڕۆ خۆت بکوژە نەخێر مەسەلەن هەموو ئامانجەکەی ئەلبێر کامۆ لە ئەفسانەی سیزیدا ئامانجەکەی بریتیە بێت ئینسان خۆی بتوانێت خۆی لە لەوەن بێهودەیی ڕابێنێت بۆش پێم وایە هیچ بەرباز نییە بڕۆ خۆت بکوژە هەمیانش دژی لەوە جوان کاکە ڕەسوول بەڕاستی شکردوەیەکی زۆر قوڵەدا سەبارەت بەم ڕێبازانە و ئایا دەکرێت ئەم ڕێبازانە بە سینەما ببەستیەوە بە سینەما ئایا لە ئێستا هیچ فیلمێک هەیە خۆی لەو ئەدەبیاتە بدۆزێتەوە چکاز دەکەم جەنابەت لەو بانە شانەدا سینەما زۆر فراوانە دەیان و سەدان فیلممان هەیە لە بوارەدا خۆی دەبینێتەوە هەزاران فیلممان هەیە بە هەمان شێوە ئەمە فیلمیش تایبەتمان لەسەر ڤانکوڤ هەمان شێوە باسی وە دەکات باسی ژیاننامەی ڤانکوڤ دەکات کە لەلایەن ئاکتەر ویڵم دیفۆ کاری بۆ کراوە بە هەمان شێوە لەو بەرفیلمی تەرسی درایڤەرمان هەیە بە هەمان شێوە لە ڕۆیەکی ترۆ فیلمیشتمانی بەناوی فایت کڵەب کە فایت کڵەب لەگەڵەوەی مەسەلەن ئێمە لە ڕۆن دەن و شکاریەکەی و دەری بێنی لە ڕۆ دەنوزانیەکەوە کە باسی نەبێت سپۆڵی فیلمەکە بکەم بۆ ئەوانەی کە نەیانبینیوە بەڵام ئەمە باسی بکە کە باسی یەکێکی گەروون نەخۆش دەکاتن ئەگەرم لەوە دەری بێنی لە هەمان کاتیشدا باسی مرۆڤێک دەکاتن کە هەز بە بێهودەیی دەکاتن لە نێو کۆمەڵایەتدا هەز بۆ دەکات کە ون بووە لە نێو ئەم هەموو مەسەلەن دنیا کاپیتاڵیزمە لە نێو ئەم دنیاە مەسەلەن سەرمایەداریە بۆش فیلمە زۆرە منیش وەکو خۆم فیلمی تەکسی درایڤەر بە باشترین نمونە دەزانم و فیلم فایت کڵەبیش بەمان شێوە نمونەی تریشمان زۆرە کاکە ڕەسوول سەبارەت بە نازانم حەزەکەی بچێنە ناو فایت کڵەب یاخود نا بەڵام بە دڵنیایی زۆر ئاسایی ئەم فیلمە بەڕاستی هەز دەکەم زۆر تێدا چتی بوومگەرایی فەلسەفی ئەدەبی بەڵام هەز دەکەم ئەم فیلمە زیاتر سەرنج لە تاک دەدا واتە تاکی مۆدێرن هەست دەکەم ئەو فیلمە زیاتر وەکو ڕەخنەیەکە لە مۆدێرنەی لە بۆ مۆدێرنێتەوە بکەم بۆسە فیلمی فایت کڵەب وەزم تاکسی درایڤەری جوایە بەڵام تا بەسەر ناخی مرۆڤەکانی دەناسی کەنانێ مۆدێرنەدا لە نێو دنیای مۆدێرندا لەنێو دنیای سەرمایەداریدا بەسی دەکەین ئایا تۆ زیلوبەرێک لەبەرە کەسێک خۆی قۆز دەکات کەسێک بۆ نمەزیش کەشخەی لەبەرە بچێتە شوێنێ ئایا لە ناخی شۆوا کەشخەیە لە ناخی شۆوا جوانە ئاخودەوەتە تەنها بە ڕووکەش بە کێشەی دنیای سەرمایەدار یاخود دنیای مۆدێرنەوەیە کە کار لەسەر ڕووکەش دەنێن بۆ نمونێ
تۆرە پێ بچیتە شوێنێک و جلوبەرێکی جوانت لەبەر بێ ئینسانێکی کۆرپڕی ئینسانێکی بەڕێزیە ئینسانێکی خاوەن مەعریفەتیە لەبەروی جلوبەرگ و هەر شتێکت هەیە خەڵک بە شێوەیەک بە گەورە ئەجێ بەڵام ئەخی لە ناخێشەوە نەبی ئەکری ئینسانێکی بۆ نمونە لە ڕوو ئاکارێک و ئینسانێکی بۆ نمونە بەدکاری ئینسانێکی کە ئاکارە دۆنە باشە بۆ نمونە لە ڕوو ئەخلاقی تۆ ئینسانێکی باش نەبی بەڵام تۆ وەرە بە جلێکی مەسەلەن ناڕێک بڕۆ شوێنێکەوە تۆ زێرەها بە ڕوو عەوامی و عەشایەتی خۆماڵی بە شۆ شوقڕی بڕۆ شوێنێکەوە ئەم ئینسانێک ڕێک خەڵکە مەسەلەن من باسی ڕۆ شتێکەکە بە دنیای مۆدێرن لە هەموو شوێنێک وایە تو ئینسانێکی مەسەلەن نەزان لێ تو ئینسانێک دیاری کە هیچ نازانی ئینسانێکی مەسەلەن خەیاڵ پڵاو دیاری ئەگەر چی بوون و ئەکری لە ناخیش و مرۆڤێکی زۆر جوان ئەکری مرۆڤێکی زۆر باشیش فیلمی فایت کڵەب یەکێکە لە فیلمانی زۆر بە توندی پەنجە بەسەرەوە دانێتن لە دیمانێکدا کارکتەری تالێر دێردن دەڵێت تۆ سارێنی کە لێی بەخوڕی تۆ جلوبەرگنی کە لەبەرتە باشە تۆ پارەی ئەوە مەبەستی چییە؟ یعنی مەبەستیە تۆ ئەو ئیشەنی کە دەیکەی و پارە ئەو ئیشەنی کە دەیکەی بەتوانێت گرنگی باشە بۆ دەبێ من جلوبەرەکەم پێناسەرم عادی تۆ وەڵامی من گەورە مۆدێر تەماشاکە دەبەتی دەبیت جلوبەر پێناسە لە کەسایەتی چوفتە جوان من نمونێت بێنەوە ئەم کوژی زنجیرەیی لە ئەمریکامان زۆر بە تایبەتی لە سەدەی بیستەم کە دەکات سەدەی ڕاوێژ 50 ساڵ ئەوانەی کە مەسەلەن چەند کەسێکیان بەسەریەکەوە کوشتووە نەوە دیگە دوو کەس بۆ نمونەیەمان جێفری دامەرمان هەیە کە 17 کەسی کوشت تێد بەندیمان هەیە باش ئێتکەمپەرمان هەیە ئەمانە ئەو ڕۆژ سەری زنجیرەیەکم دەکرد کە هەر لە ڕۆمانێک وەرجرا بەناوی مایند هانتەر کە باز لە دوو لێکۆڵەری ناو FBI دەکاتن کە لێکۆڵی نۆ لە کوژە زنجیرەیانە دەستن لە ئێتکەمپەری یەکێکە یەکێک لە لێکۆڵەرەکان پێی سەیرە کە شەخسێکی وا بکوژێکی وا گەورەیە دەزانیت لە برسی لەبەروی زۆر هۆشیارە هۆشە ئاگاییەکی زۆری هەیە زمانی زۆر شیرێتر لەوەی کە خەڵک مەسەلەن یەکێکی ئاسایی بکات کەسی پێی سەیرە هەمان دەکات بۆیەک ئەمە لە ڕۆ ڕووکەشێکرد و لە ڕۆ سەرکردن لە ڕووی مەسەلەن جرکوبەر بوون نەجێفری داوەر لە ڕووکەشە ئینسانێکی جوان دیارە باشە تێدبەندی یەکێک بۆ لەوەی کە دەیان ئافرەتی کوشتووە دەیان ئافرەتی مەسەلەن ڕفاندووە لەبەرچی لەبەری ئینسانێکی کۆز بووە بەڵام لەداخەوەش کوژبووە بۆیە دنیا کاپیتالیزم من ئاسێت نابێ ئێمە هەمیشە باسی لانی نێگاتیڤەکە لانی پۆزەتیڤیشی هەیە لانی ئەرێنیشی هەیە بەڵام وەکوتم ئێمە بەتایبەتی دنیای سەرمایەداری لانی نەرێنی زۆر زیاتر لانی ئەرێنی من هەرگیز خۆم بە کەسێکی دنیای مۆدێرندا نەدا نەک لەبەرەوەی من دژی نوێگەری بووم نەخێر من هەمیشە لەگەڵ نوێگەریدا بەڵام لە ڕووە سەرمایەداریەکەیەوە هەمیشە سەوسانەوەی بۆ هەژە هەمیشە مەسەلەن سیستەمێکە لە خزمەت دەوڵەمەنداندا فیلمێکی بەناوی پلاتفۆرم یاخودە پلاتفۆرم باز لەوە دەکات مەسەلەن مێزێکە پڕە لە خواردن خاڕبێنە هەر قاتێک دێتە خوارێ مەسەلەن خواردن بوانی تر کەمتر دەکات ڕێک تعلیقە ڕەخنێ لە کاپیتالیزم مەسەلەن دیمەنێدا زۆر جوان ئەمەی خوارەوە دێوێ مەسەلەن قسە لەگەڵەوەی سەرەوە بکاتە لێ تێی بگەینێ مەسەلەن بەشی وانی تریش بێڵێژەکایی خۆ هەر قاتە دوو لەفەریکە لە قاتی سەرەوە ڕێسی ئەوەی مەسەلەن ئێمە لە قاتی ناوەڕاستی قسە لە قاتی سەرەوە قاسەوە ڕێسی ئەوەی جواب نایە وەڵی بۆ لەبەروی لە قاتی خوارێنێ لە خوارێ من ئێوە قسە لە چینی خوارۆژ بکاتن چینی خوارۆژ ئەڵێ ئەزانی تۆ عیسابان بۆ ناکێ لەبەروی لە چینی سەرەوەی قسەش لە دڵ ناکەی لەبەروی تۆ لە چینی خواروێ ڕەخنەیە لە دنیای یا ڕەخنەیە لە دنیای سەرمایەداری کە
زیاد آموزشگران زیاد اولی که مثلا خدمت دولتمندان داره دیتر جوان بەڕاستی بابەتێکی خۆڵە کاتەڕاستوچێن بەڕاستی من خودی خۆمە کوتابێک زۆر لە جناوت کردم لەو گوۆیە هیوادارین ئارام ببی خۆشحاڵ ببی لەگەڵ ئێمە و حەز دەکەم دواوتەی جەناب بنووسین با قسە یا شتێک وتێ باز نەکرد بێتم قسە بکردنیانە لەم گوێیە سەبارەت بە فەلسەفە سەبارەت بە خۆ سەبارەت بە ژێر دەستی ئەوە خۆش ئەفرالی و دەستی کامێرامان پشتمان خۆش بێن کاتە وەزگێڵ خۆی بابەتی پوزدەرایی باوەڕۆم بە بێهودەی زۆر لەو قوڵترە کە بۆ نمونە تۆ بە دوو ڕووداوی ژیان بە بۆی کە ناخۆشێک بەسەر ژیانت بێ بێ ئینسانیش بێهودە زۆر لەوە قوڵتر قوڵتر بێهودەی و ڕاستبوونی دوو بابەتێکی جیاوازن چون لەوە قوڵترێ من مەسەلە بە ڤیدیۆیە یاخودت بۆ پێناسەیەک باسی بکەیت بەڵام هەمووش مانای ئەوە نایە کاتی تۆ باوەڕ بە بێهودەیە باوەڕ بێت کە ژیان پێ مانایە بۆ سیلە خەبات و تێکۆشە بۆ سیلەوەی کە هەوڵ نەی بۆ ژیان هەوڵ نەدەی بۆ ئامانجەکان وەکەوتم هەر کارێک دەیکەین ئەو ئامانجێکە لە نێو خۆیدا ئەگەر کامۆڵێ ئەرزیمە تۆزە ڕەشبینانێ تۆزە بێهودەیە قسەکەڵێ هەر کارێک لێمە دەیکەین هەر کردارێک ئەنجامی دەکەین ئەنجامی دەدەین هەنگاوی لە خۆکوشتن دوورمان دەخات ئەگەرچی ئەمە لە نێو بێهودەی دەخۆی دەبینێت و بەڵام لەما کاتیشدا زۆرە گەشتبینیش تێدایە لە نێو بێهودەیەدا خۆی گەشتبین نەبووە پێشی بێهودەت بووە بەڵام وەکوتم بێهودەیی زۆر ناوپۆلترە وەرە کۆتاییدا منیش پێ خۆشحاڵ بووم ئەم زۆرە گفتوگۆیانە پێمان بەسوودە بۆ کەسانی کە ڕاستەکەی بۆ هەموو کەسێک بە تایبەتی ئەو کەسانەش کە ئەم زۆرە بابەتانیان پێ خۆش فەلسەفەم وەست بەدنیا و فەلسەفە بەڵام وەکوتیشم ئینسان ئەکرێت فەلسەفەش نەخوێنێتەوە لە ژیانە بەڵام بیرکردنەوەی فەلسەفیە بێت وەرە تۆ وا بیرەکەیت و پاشە من لەبەر چی مەسەلەن باوەڕم بۆ جۆرە سیستەمە هەبێت لەبەر چی باوەڕم بەوە نەبێت ئەمە خۆی لە خۆی پرسیاری فەلسەفیە بۆیە کرێ مەسەلەن تۆری فەلسەفەش نەخوێنیتەوە بیرکردنەوەی فەلسەفیت هەبێت بیرکردنەوەی فەلسەفی پەیوەندی بەوەوە نییە کە تۆ بچی فەلسەفە بخوێنیتەوە لەبەرەوەی وەکوت بۆی لە بەشی فەلسەفە خوێندرێ ئەمە پێویسترین مێژووی فەلسەفە شیکردنەوەی فەلسەفە شیکردنەوەی بیرکردنەوەکە ئەکرێت تۆ لە دەرەوەی بەشی فەلسەفەش لە دەرەوەی خوێندنەوەی فەلسەفیش بیرکردنەوەی فەلسەفیت هەبێت بەڵام بە دڵنیاییەوە تۆ خوێنەریش فەلسەفە بێت ئەمە شتەکان پێشتر دەبنەوە بۆت و ئاسانتریش لە بابەتەکان تێنەڕێت بەڵام وەکوتم بیرکردنەوەی فەلسەفی ئەکرێت لە دەرەوەی فەلسەفە ئەکرێتەوە خوێنەواریش هیوادارم بە هیوای سەرکەوتنیش بۆ تۆ دەخوازم هەمیشە بینەری ڤیدیۆکانیشتم زۆر